لقد دقت ساعة الانتصار وابتدأت عمليات تحرير الموصل. کاتژمێر 2 بەرە بەیان حیدەر عەبادی سەرۆک وەزیرانی عێراق و فەرماندەی گشتی هێزە چەکدارەکان بەجلێکی سەربازیەوە لە شاشەی کەناڵی فەرمی حکوومەتەکەیەوە دەرکەوت و دەست پێکردنی ئۆپەراسیۆنی کۆنتڕۆڵکردنەوەی مووسڵی ڕاگەیاند. لەگەڵ ڕاگەیاندنی پەیامەکەی عەبادیدا هێزەکانی پێشمەرگە و سوپای عێراق و هاوپەیمانان لە زۆربەی میحوەرەکانەوە دەستیان کرد بە تۆپبارانکردنی پێگە و بارەگەکانی داعش. دوای تۆپبارانکردنی بارەگەکانی داعش فڕۆکە جەنگەکانی هاوپەیمانانیش پێگەکانی داعشیان لە ناو ناوەندی مووسڵ کردە ئامانج و بردومانیان کردن. دواتر لە کاتژمێر 6 بەرە بەیان هێرشی زەمینی پێشمەرگە لە میحوەری خازرەوە دەستی پێکرد. لە ماوەی کەمتر لە 10 کاتژمێردا لە ئەنجامی ئەو پێشڕەوی پێشمەرگەدا توانرا 9 گوند لە سنووری میحوەری خازر لە ڕۆژهەڵاتی مووسڵ کۆنتڕۆڵ کرێتەوە کە پێکاتون لە کەبەرلی و بەدەنەی گەورە و بچووک و باسەخڕە و شاقوڵی و شێخ ئەمیر و خەرابە سوڵتان و 2 گوندی دیکە. دوای تێپەڕبوونی 15 کاتژمێر بەسەر ئۆپەراسیۆنەکەشدا بارزانی لە کۆنفرانسێکی ڕۆژنامەنووسیدا لە میحوەری خازرەوە ئاشکرای کرد تا ئێستا زیاتر لە 200 کیلۆمەتر چوارگۆشە کۆنتڕۆڵ کراونەتەوە. ئەمە قۆناغی یەکەمە بۆ ڕزگارکردنی مووسڵ لە ڕۆژهەڵات و لە باشووری مووسڵ. ئۆپراسیۆنەکە دەستی پێکردووە و هاوبەشە لە بینی جەیشی عێراقی و هێزی پێشمەرگەی کوردستان. هێزەکانی سوپای عێراقیش لە میحوەری گوێرەوە پێشڕەویان کرد و توانیان گوندەکانی عەدلە و عەباس ڕەجەب و جەدیدە و ئیبراهیم خەلیل و 5 گوندی دیکە کۆنتڕۆڵ بکەنەوە. وەزارەتی بەرگری عێراقیش جەختی کردەوە هێزەکانیان توانیوانە ڕێگای نێوان گوێر مووسڵ بە تەواوی کۆنتڕۆڵ بکەن. هاوکات پیتەر کوک وتەبێژی وەزارەتی بەرگری ئەمریکا ڕایگەیاند لە یەکەم ڕۆژی ئۆپراسیۆنەکەدا فڕۆکەکانی هاوپەیمانان نزیکەی 70 هێرشی ئاسمانیان کردوتە سەر چەکدارانی داعش لە مووسڵ. هێزی ئاسمانی عێراقیش شان بەشانی فڕۆکەکانی هاوپەیمانان بەشدارن لە هێرشە ئاسمانەکاندا و لەو بارەیەوە فەریقی یەکەم حامید عاتیە فەرماندەی هێزی ئاسمانی سوپای عێراق باسی لەوە کرد لە دەستپێکی ئۆپراسیۆنەکەەوە فڕۆکەکانیان بەردەوامن لە بردومانکردنی پێگەکانی داعش و پاڵپشتیەکی بەهێزی هێزی زەمینی عێراق دەکەن.